ڕازگۆیی پێویستە هەموو مرۆڤەک لە ژیانی خۆیدا ڕازگۆ بیت، چونکە ئەگەبێت و ئینسانی سەرکەوتوو لە کارەکانیدا ئەگەبێت و سەرکەوتوش نەبیتن ڕازگۆ بوو کەواتە نیشانی سەرکەوتوەکەی هەر بەرزەستە دەکات، چونکە ئاگەهات و کەسێک بەرپرسێکی هەبیتن ڕازگۆ بوو لەگەڵیا کەواتە لێرەدا هیچ کاتێک ئەو کەسە کەم تەرخەم نابیە کارەکانیدا، ئیجراعات بەرامبەر کارەکەی دروست دەبیت، بەرامبەر کەم تەرخەمەکەی دروست دەبیت. باشتر وایە ڕازگۆیی پێنێ سەرچاوی ژیانی خۆمان لە هەموو کاروپیشەیەکماندا بۆ ئەوی سەرکەوتوو بین هەموو ژیانی خۆماندا. ڕازگۆیی بۆ ئینسان بەڕاستی میهمە، ئەبێت ئینسانێکە ڕازگۆ بووە جوانە بێ ڕوخساری و شخصیاتی و لەکەداری و ئەکید ڕازگۆیی لە کەسی عەشایار و کەسی نۆرماڵ لە هەموو بوارەکانە میهمە، هەر ئینسانێ بێت تاسیراتی خۆی لەسەر ئەوەی هەیە، بەڵام لە کۆمەلگایەکە ژێنیانی تۆزێک ئەو حاڵەتە هەیە ڕۆدا، بەڵام هیچ جیاوازیەکی نیە، کەسەکە مستەقف بێ عەشایر بێت کەسێکی نۆرماڵ بێت، یانی هەر بێ ڕازگۆ بێ، هەم ڕوخسارەکەی جوانەکە هەم شخصیاتی هەم کەسایەتی ئەو شخصە لە کەسایەتێکی جوان و پرۆفیشناڵ و کەسێکی ڕوحسووکی کۆمەڵایەتی و هەم ڕازگۆیی بۆ وڵاتەکەشمان جوانە، هەم بۆ پاراستنی شخصیاتی ئەو کەسە شتێکی پرۆفیشناڵ و شتێکی نازدار دەرێتی بۆ ئەو شخصە. هەر کەسێک ڕازگۆ نەبێ لە ژیانیدا سەرکەوتوو نابێ، بۆیە ئینسان پێویستە لە ژیانیدا ڕازگۆ بێ، بە ڕازگۆیی ئینسان سەر دەکەوێ، سیستەمی ژیان بە ڕازگۆیی پێشکەوتووتر دەبێ و ئینسان بە ڕازگۆیی جوانتر دەبێت، تا ڕازگۆبی جوانتر دەبێت. بۆیە پێویستە هەمووان ڕازگۆ بن لەگەڵ خۆماندا، لەگەڵ دەوروبەرەکانمان، لەگەڵ هاوڕێکانماندا، لەگەڵ ئەو کەسانی دەوروبەرمان، لەگەڵ هەموو لایەکە ڕازگۆ بین، چونکە ڕازگۆیی پێویستە بۆ ژیان.